ئەو چیایە دۆر لێ گرتی بە 300 کەسان بە قرارەکە لێ نەبوو پێشی مرنی خوینجی ڕژیا بوو لە ناو کۆلانی تشتێک دبەرخۆرە ڕژیە دەنگێک لە تاغێ گاوا تۆز دەکرێ قالندە دیوێرێ ئەولێ کێ ڕادبە تشتێک دشەوتە دەهرکە 5 ڕۆژ دوومانە کاڤەرێکێ دەبەر سنگاخە دەناو سنگا من دە 100 تانگێن ژەنگرتی هێڤیا وان لە ژێر زەمینی لێمە ڕەهشت بوو تفنگێ لێ دەستێکە ژە دل بە ئیمانە خوا دوێریە دەبەزیە هەست بەکەشین دمەشیا کەسێک ڕافدەیەک تەیرێن سپیژی لە سۆکە حەلەبێ دیگەڕیە جاران قەومەکشی دلێ منژی لە سبەها زارۆکەکێدا هەڤڕەیەکێ سترانە 300 سواریên حەلەبێ دەستریە